إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خوای پەروەردیگار فەرمانمان پێ دەکات کە هەمیشە زمانمان بە زیکر و یادی ئەو پەروەردیگارەمان پاراو بێت، هەمیشە ئاگامان لە پەروەردیگار بێت، بێ ئاگا نەبین لە زیکر و یادی خودای پەروەردیگار. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت: یا ئەیوهە الذین ئامنوا اذکروا الله ذکرا کەثیرا. بانگی هەر یەکێک لە ئێمەی ئیماندار دەکات و پێمان دەڵێت ئەو کەسانەی کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن زۆر یادی پەروەردیگارتان بکەن، چونکە سەرفرازی دنیا و قیامەتتان بەستراوەتەوە بە زیکر و یادی خودای پەروەردیگار. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت: واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. زۆر یادی خودای پەروەردیگار بکەن، بەڵکو ئومێد وایە بەهۆی ئەو زیکرانەتەوە سەرفراز بی لە دنیا و لە قیامەتدا، بەڵکو لێخۆشبوونی خودای پەروەردیگار، ئەجر و پاداشتی خودای پەروەردیگار بەستراوەتەوە بە زیکر و یادی خودای پەروەردیگار. بۆیە خوای گەورە دەفەرمێ: والذاکرین الله كثيرا والذاکرات. ئەو پیا و ئافرەتانەی کە زۆر یادی پەروەردیگاریان دەکەن، ئاگایان لە پەروەردیگاریانە، زمانیان پاراوە بە یادی پەروەردیگار، خوای گەورە چی بۆ ئامادەکردوون؟ ئەعەدە الله لهم مەغفرة وأجرا عظیما. خوای پەروەردیگار دووشتی بۆ ئامادەکردووی کە هەردووکیان لە هەردووکیان گەورەتر و باشترە. یەکەمیان خوای پەروەردیگار لێت خۆش دەبێت، دووهەمینیان دەفەرمێ پاداشتێکی زۆر گەورە و باش دەداتەوە. هەرخوا بەخۆی دەزانێ پاداشتی گەورەی خودای پەروەردیگار چییە و چی دەگرێتەوە. ئەوە بۆ ئینسانێکە، بۆ پیاوێکە، بۆ ئافرەتێکە کە لە زیکر و یادی پەروەردیگاری بێ ئاگا نابێت و زۆر یاد و زیکری پەروەردیگاری دەکات. بۆیە بە کورتی هەندێک لە سوودەکانی زیکر و یادی خودای پەروەردیگار باز دەکەین. زیکر و یادی پەروەردیگار هەر جۆرە زیکرێک بێت، پلە و پایەی ئینسان لە دنیادا بەرز دەکاتەوە، لە لای خوای پەروەردیگار پلەی ئینسان بەرز دەکاتەوە و ئینسان گەورە دەکات. ئایا ئینسان ناتەوێ بە گەورەی بمێنیەوە، ناوبانگت گەورە بێت، لە لای خودای پەروەردیگار گەورە بی؟ دکتۆر عایض القەڕنی لە یەکێک لە کتێبەکانیدا باز دەکات کە دەڵێت ئیدریس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردیگاری لەسەر بێت کە پیاوێکی خەیات بووە و بەرەک دوور بووە و بەرگی دووریوە، جا لە کاتی هەر درومانێکیدا سوبحان اللهێکی وتووە و زیکرێکی کردووە. بۆیە ڕۆژێکیان خوای پەروەردیگار وەحی دەکات بۆ ئیدریس پێغەمبەر و پێی دەڵێت پلە و پایەت بەرز دەکەمەوە لە هەموو خەڵکی زیاتر. ئیدریس پێغەمبەر دەست دەکا بە گریان و سەجدە دەبات بۆ خوای پەروەردیگار، پێی دەڵێت ئەی خوای پەروەردیگار بۆچی هۆکارەکەی چییە پلەم بەرز دەکەیەوە زیاتر لە خەڵک و بەسەر هەموو خەڵکدا زیاتر پلەم بەرز دەکەیەوە؟ خوای پەروەردیگار پێی دەفەرمێت لە کاتێکدا کە تەماشای دەفتەری کردەوەکانی تۆمان کرد، لە ئی هەمووان زیاتر زیکری سوبحان الله و ئەستەغفیر الله تێدا بوو. بۆیە پلە و پەیات زیاتر لە خەڵک بەرز دەکەمەوە، خوای گەورە پێی فەرموو.
دەیەک ئەو کەسەی کە خیات و بەرەگدووری لە پیاوان و لە ئافرەتان، ئەو کەسەی کە خاوەنی هەر ئیش و کارێکی، بزانە لە کاتی ئیش و کارەکەتدا هەر کاتێک کە دەست بۆ ئیشێک دەبەی سبحان الله و ئەستەغفر اللهێک بەکەم مەزانە و ئاگات لێی بێت مایەی بەرزبوونەوەی پلەی ئینسانە لە دنیا و لە قیامەتدا. خوای پەروەردگار ئەو پێغەمبەرانەی ئاوا بەرز کردەوە چونکە یادی خودای پەروەردگاریان زۆر دەکرد، دەی هەر کەسێکیش بەڕێی ئەواندا بڕوات بەڕاستی خوای پەروەردگار پلە و پایەی بەرز دەکاتەوە. ئەنجا ذیکر و یادی خودای پەروەردگار لە هەموو شتێکی دنیا گەورەترە بەڕێزان. ئینسان جاری وهەیە قەدری نازانێت، ئینسان جاری وهەیە نەزانە. ذیکر و یادی خودای پەروەردگار لە هەموو شتێکی دنیا گەورەترە. دەگەڕنەوە کە سولەیمان پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ڕۆژێکیان بەلای جووتیارێکدا تێدەپەڕێت کە دیارە هەم پێغەمبەر بووەوە هەمیش پادشا بووە لەگەڵ داود پێغەمبەری باوکی هەرتووکیان پادشا بوون و هەروەها پێغەمبەریش بوون سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. جا ڕۆژێکیان بەلای جووتیارێکدا ڕەت دەبێت، جووتیارەکە زۆر پێی سەرسام دەبێت، دەڵێ سبحان الله ئەو دەسەڵات و مڵک و ماڵەی کە بە ئالی داود دراوە چەند زۆر و چەند گەورەیە. سولەیمان پێغەمبەر دادەبەزێ و دەچێتە لای جووتیارەکە و پێی دەڵێت سوێن بە خوای پەروەردگار ئەو سبحان اللهی کە تۆ وتت کە ڕەنگە قەدری نەزانی وەکو پێویست، بەڵام ئەو سبحان اللهە لە هەموو دەسەڵات و مڵک و ماڵی ئالی داود باشترە کە پێیان دراوە. یەک سبحان الله فەرمووی سوێن بەخوا لە هەموو ئەو مڵک و ماڵ و دەسەڵاتەی کە بە ئالی داود دراوە لە هەر هەمووی باشترە ئەو تەنها سبحان اللهە. دەیبەرام ذیکری خوای پەروەردگار لە هەموو شتێک باشترە، لە هەموو شتێک گەورەترە، پلە و پایەی ئینسان بەرز دەکاتەوە، ئاگات لێی بێت بە کەمی مەزانە خوای گەورە فەرمانمان پێ دەکات هەمیشە زمانمان پاراو بێت بە ذیکر و یادی ئەو پەروەردگارەمان. ذیکر و یادی پەروەردگار دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە. ئیبن القەیم جوانی فەرمووە دەفەرمێت دڵ و دەرونی ئینسان ژەنگ و ژاری تاوان لێی دەدات، هەروەکو چۆن ئاسن ژەنگ و ژار لێی دەدات و تووشی ژەنگ و ژار دەبێت، دەفەرمێت دڵ و دەرونی ئینسانی ژەنگ و ژاری تاوانی پێوە دەنووسێت. جا پاککەرەوەی ئەو دڵ و دەرونی ئینسانش دەفەرمێ بریتیە لە ذیکر و یادی پەروەردگار، هەتا وەکو وای لێ دەکات وەکو چۆن ئاوێنەیەک جوان پاکی دەکاتەوە هەموو شتێک وەکو خۆی نیشان دەدات، دڵ و دەرونی ئینسانیش بەهۆی ذیکر و یادی پەروەردگارەوە ئاوا پاک دەبێتەوە. ئینسانێک زۆر ذیکری خودای پەروەردگار بکات هەمیشە دڵی ڕوونە هەموو شتێک وەکو خۆی دەبینێت، وەکو ئاوێنەیەکی پاگوریا بە ئەی ئینسان. دڵ و دەرونی ئینسان تەنها بە ذیکر و یادی خودای پەروەردگار پاک دەبێتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ مثل الذي يذكر ربه والذي لا يذكر، نمونەی ئەو کەسەی کە زۆر یادی پەروەردگار دەکات و ئەو کەسەشی کە یادی پەروەردگاری ناکات، ئەو کەسەی کە ئاگای لە پەروەردگار و یادی پەروەردگاری نییە، ئەو کەسەی کە بێ ئاگایە لەگەڵ ئەو کەسەی کە یادی خوای گەورە دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مثل الحي والميت، وەکو نمونەی زیندوو مردوو وایە. ئەو کەسەی زۆر یادی خوای گەورە دەکات دڵی زیندووە، ئەو کەسەشی کە زۆر یادی خوای گەورە ناکا و بێ ئاگایە خوا پەنەمەندە ئەو کەسەیە دڵی مردووە و دڵی ڕق بووە. بۆیە حەسەنی بەسری جوانی فەرمووە دەفەرمێت بۆ شیرنایەتی ئیمان لە سێ شتدا بگەڕێ و تەماشاکە، بۆ ئەوەی کە شیرنایەتی ئیمانت دەستکەوێت، بۆ ئەوەی کە بزانی تام و چێژی ئیمان و ئیسلامەتیەکەت دەست دەکەوێت هەتە یاخود نا، لە سێ شتدا بۆی بگەڕێ. ئەگەر لەو سێ شتەدا شیرنایەتی ئیمانت چەشت، دڵت پێی خۆش بوو، دڵت پێی ئاسوودە بوو، ئیمانت پێی زیاد کرد، ئەوە بزانە دڵ و دەرونێکی زیندوت هەیە. خۆ ئەگەر لەو سێ شتەدا هەست بە خۆشی نەکەی، هەست بە تام و چێژێکی ئیمانی نەکەی، خوا پەناماندا دەفەرمێ ئەوە دەرگات لەسەر داخراوە، دڵت ڕق بووە ئەی ئینسان، بە خۆت دابچۆرەوە و ئاگات لە خۆت بێت. یەکەمیان لە ناو نوێژدا بزانە ئەو نوێژەی کە دەیکەی دڵت پێی خۆشە و ئیمانت پێی بەرز دەبێتەوە، یان وا دەزانی بارێکی قورس و گرانە لەسەر شانتە و خێرا لە کۆڵ خۆتی بکەیەوە هەر چۆنێکی هەبێت. دووهەمیان لە کاتی ذیکر و یادی پەروەردگاردا بزانە کە دڵی ئەستەغفر الله سبحان الله لا إله إلا الله
هەر زیکرێک دەکەی دڵت پێی خۆش دەبێت ئیمانت پێی دەجوڵێت یاخود نا. سێمینیان لە کاتی قورئان خوێندندا بزانە کە قورئان دەخوێنی، بەشداری دەرسێکی قورئان دەکەی، بەشداری دەرسێکی علم و زانست و زانیاری دەکەی، بزانە تام و چێژی ئیمانی لێ دەبینی یاخود نا. لەو سێشتەدا دەفەرمێ بگەڕێ بۆ شیرنایەتی ئیمان. ئەگەر لەو سێشتەدا شیرنایەتی ئیمانت دەستکەوت، هەستت بە دڵفەڕاحی و ئاسوودەیی کت پێی خۆشحاڵ بووی، ئەوە بزانە دڵ و دەروونێکی زیندوت هەیە. ئەگەر خوا نەخواستە هەست پێ نەکەی شیرنایەتی ئیمان لەو سێشتانە نەبینی، بەڕاستی بزانە دەرگات لەسەر داخراوە و دڵت مردووە. ئەی ئینسان پێش ئەوەی کە بمری بە خۆت دابچەوە و چارەسەری دڵ و دەرونی خۆت بکە. گەورەتر خوای پەروەردگار شانازی بە کۆڕ و مەجلیسی زیکرەوە دەکات. الله ئەکبەر، خدایەک بەو گەورەیەی خۆی، بەو عەزەمەتەی خۆی شانازی بە کۆڕ و مەجلیسی زیکرەوە دەکات. ئەو کۆڕ و مەجلیسانەی کە یادی خوای گەورەیان تێدا دەکرێت، کە زانست و زانیاری بە سوودیان تێدا باز دەکرێت، کە قسەی چاکیان تێدا دەکرێت، خوای پەروەردگار لە لای فریشتەکان شانازی بۆ کۆڕ و مەجلیسەیەوە دەکات. معاویە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بەلای هەندێک لە هاوڵانیدا تێپەڕی. کاتێک کە بینی هاوڵان دانیشتون، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ما ئەجلسەکم، ئەوە بۆچی دانیشتون، خەریکی چین، سەرقاڵی چین؟ فەرموویان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دانیشتون جەلەسنا نەدعو الله، داوا لە خوای پەروەردگار دەکەین و دەپاڕێنەوە دوعا دەکەین. ئەنجا ونحمده على ما هدانا لدينه، دانیشتون حەمد و سەنای خدای پەروەردگار دەکەین لەسەر ئەوەی کە هیدایەتی داوین بۆ ئەو دینە پاکە. ئەی ئینسان ڕۆژێک دانیشتووی کە ئەو هیدایەتە لەسەر خۆت باسکەی، کە چاکە و فەزڵی ئەو هیدایەتە باسکەی، کە حەمد و سەنای خوای پەروەردگار لەسەر ئەو هیدایەتی خوای پەروەردگارە بکەی. ئەو ڕێبازە کە مایەی سەرفرازی ئینسانە لە دنیا و لە قیامەتدا. ئەنجا فەرموویان و هەروەها ئەو منەتەش بەسەر خۆمانەوە باز دەکەین کە خوای پەروەردگار ئەتۆی بۆ ناردووین کە ڕێنیشاندەری ئێمەی و هەروەها ڕێنمونیمان دەکەی. واتە دانیشتن و زیکری یادی خدای پەروەردگار دەکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سوێنتان دەدەم بە خوای پەروەردگار تەنها بۆ ئەوە دانیشتون و خەریکی ئەوەن. فەرموویان سوێن بە پەروەردگار تەنها خەریکی ئەوەین و زیکری یادی پەروەردگار دەکەین. جا پێغەمبەر فەرمووی بەڕاستی بۆ ئەوە سوێنتان نادەم کە تۆمەتتان بۆ دروستکەم و گومانم لێتان هەبێت. ئەدی فەرمووی بۆچی ئاوام سوێندان وا بە گرنگیم گرت؟ بۆ ئەوەی کە ئێوە بزانن کە گرنگی ئاو کۆڕ و مەجلیسانە چەندە زۆرە برام. پێغەمبەر فەرمووی وئینەما ئاتانی جوبریل عليه السلام، بەڕاستی ئێستا جوبرائیل هات بۆ لام کە فەرمووی فەئەخبیرنی ئەن الله یوباهی بکم المەلائیکە، هەواڵی پێدام کە ئەو کۆڕ و مەجلیسە خدای پەروەردگار شانازیان پێوە دەکات. ئەو کۆڕ و مەجلیسەی کە دادەنیشێت زیکر یادی پەروەردگار دەکات. پێغەمبەر فەرمووی جوبرائیل هاتە لام پێی گوتم خوای پەروەردگار شانازی ئەو بۆ بەو کۆڕ و مەجلیسەیەوە دەکات. یعنی خوای پەروەردگار باسی چاکەی ئینسان دەکات لە لای فریشتەکان، باسی گەورەی و فەزڵی ئینسان دەکات، سەنای دەکات، بە چاکە باسی دەکات، شانازی پێوە دەکات لە لای فریشتەکان. دەی ئەی ئینسان چی ماوەتەوە لەوە گەورەتر خوای پەروەردگار شانازیت پێوە بکات؟ ناتەوێت خدای پەروەردگار باست کابرام بە چاکە لە لای فریشتەکان ناوت بێنێت. خۆی ئینسان جاری وا هەیە کەسێکی دنیایی، وەزیرێک، فلانێک، بەرپرسێک تەلەفۆنێکی بۆ دەکات لە لای هەموو خەڵکی باسی دەکات، فلان کارە دەکەم، ئەو بەرپرسە و ئەو وەزیرە دەستخۆشی لێ کردم و هەروەها تەلەفۆنی بۆ کردم، یاخود هەدیەیەکی پێدام. ئەدی بەخوای پەروەردگار دەبێت ئینسان چەند دڵخۆش بێ برام. خوای پەروەردگار بەو گەورەی خۆی تەماشا دەکەی باست کات و هەروەها فەزڵ و چاکەی تۆ لە لای فریشتەکان باس کات و شانازی پێوە بکا برام. ئەو کۆڕ و مەجلیسانە زۆر گرنگن. ئەو کەسانە کە زیکر و یادی خوای گەورە دەکەن خوای پەروەردگار ئاوا بەرزیان دەکاتەوە و شانازیان پێوە دەکات. دەی ئەی گەنجی موسڵمان، ئەو گەنجەی کە تا ئێستا لە کافتریا و هەروەها لە نێرگەلەخانەکانی، ئەو گەنجەی کە تا ئێستا ڕوود نەکردوتە خدای پەروەردگار و تەوبەت نەکردووە کە زمانت بە زیکر و یادی خدای پەروەردگار پاراو نییە، ئەو مام حاجی و بە تەمەنەی کە لە بن دیوارەکان و لە بازار دادەنیشی بەبێ ئیش و کار زیکر و یادی پەروەردگار ناکەی ڕۆژێک لە ڕۆژان،
ئەی ئەو دایک و خوشکەی کە لە بەردەمی دەرگاکان و لەسەر جادەکان دادەنیشی کە باسی خەڵک و غەیبەت دەکەی و گوناه و تاوان دەکەی کەس لەبەر زمانت نەجاتی نابێت. دەی برام وەرە مەردی خوددا بە و ڕووبکە خوددا و زیکری خودداکە لە شەیطان و نەفسی بەدکار ماڵ ئاواکە بۆ قەبر و قیامەتی خۆت زاد و زەخیرەیەک پەیداکە. بەر لەوەی کە بمری پەشیمان دەبیەوە برام ڕۆژێک دێت بە سوبحان اللهیەک پەشیمان دەبیەوە پێت ناکرێت، بەڵام کە لە دنیادای چەندی کە بتەوێت چاکە و چاکەکاری و زیکر و یادی خودای پەروەردگار دەکەی. ئەنجا زیکری خودای پەروەردگار مایەی ڕەحمەت و سەکینەت و دڵ ئارامیە بۆ ئینسان، مایەی دڵفەڕەحبوونی ئینسانە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يقعد قوم يذكرون الله عز وجل هەر جۆرە کەسانێک کە دانیشن زیکر و یادی خودای پەروەردگار بکەنەوە إلا حفتهم الملائکە بزانە یەکەم مەلائکەتەکانی خودای پەروەردگار دەوری ئەو کۆڕ و مەجلیس و ئەو کەسانە دەدەن کە یادی پەروەردگار دەکەن کە لە کۆڕ و مەجلیسی چاکەدا بەشدار دەکەن. ئەنجا دووهەمیان وغەشیەتهم الرەحمە ڕەحمەتی خودای پەروەردگاریان دادەبەزێتە سەر. ئەی ئینسان ڕەحمەتی خوای گەورەت ناوێت، دەی بزانە ڕەحمەتی خوای گەورە بەچی وەدەست دێت، بەچی پەیدا دەبێ برام. ئەنجا ونزلت عليهم السكينة دڵ ئارامی دادەبەزێتە سەر دڵ و دەرونی ئینسان و ئینسان دڵی واڵا دەبێت، دڵی فەڕاح دەبێت، ئینسان دڵی دەکرێتەوە. ئەنجا وذكرهم الله في من عنده چوارەمیان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەهۆی زیکر و یادی پەروەردگارەوە خوای پەروەردگار لە لای خۆیەوە لە کۆمەڵێکی باشتر باسی ئێمە دەکات و ناوی ئێمە دێنێت لە لای کۆمەڵی فریشتەکان. ئەوە پاداشتی زیکری کۆڕی زیکری خودای پەروەردگار و یادی خوای پەروەردگار کردنە برام. مەلایکەتی خوای پەروەردگار دەورە دەدا برام، ڕەحمەتی خوای پەروەردگارت بۆ دێت، خوای پەروەردگار باست دەکات، دڵ و دەرونیشت ئاسوودە دەبێت. ئەوەی کە زۆربەی خەڵک ئێستا دەڵێ دڵم توندە و ناڕەحەتم و هەروەها قەلەقم، بە زیکر و یادی خوای پەروەردگار وریە بە ئەی ئینسان دڵ و دەرونی ئینسان ڕووناک دەبێت و هەروەها فەڕاح دەبێت. ئەنجا لە ڕووی زانستی و دەرونیەوە زانایانی بواری زانستی و هەروەها بواری دەروونزانی ئەو ڕۆگەیشتونەتە ئەو نەتیجە و قەنەعاتەی لە ئەنجامی لێکۆڵینەوەکانیاندا کە دەڵێن باشترین چارەسەر بۆ لابردنی قەلەقی و دوودڵی، بۆ دڵتوند بوون، بۆ ناڕەحەت بوون بریتیە لە زیکر و یادی خودای پەروەردگار. با گوێ بگرین لەو کەسانەی کە غەیرە موسڵمانن بەڵام لە ئەنجامی توێژینەوەکاندا گەیشتونەتە ئەو نەتیجەیە. یەکێک لەوانە ویلیام جێمس کە مامۆستایەکی زانکۆیە و مامۆستای فەلسەفەیە لە یەکێک لە قسەکانیدا دەڵێت کاریگەرترین دەرمانی برینی ساڕێژکردنی دڵ و دەرونی ئینسان نەهێشتنی قەلەقی و دوودڵی دڵتوند بوون ئەوەیە کە بریتیە لەو عەقیدە و ئاینەی کە ئاین فێری خەڵکی دەکات و پێغەمبەران هیناویانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. دیلکارنجی دەڵێت ئەمڕۆ نوێترین زانیاری واتە زانیاری دەروونزانی نوێترین زانیاری گەیشتۆتە ئەو نەتیجەیە کە دەڵێت بەڕاستی ئەو ڕێنمونیانەی کە پێغەمبەران فێری خەڵکی دەکەن ئەوە بریتیە لە دەرمانی ساڕێژکردنی دڵ و دەرونی ئینسان، لابردنی قەلەقی، نەهێشتنی دوودڵی، نەهێشتنی دڵتوند بوون. بەڵام خوای گەورە ڕاستی فەرمووە ئەلا بذیکری الله تەطمئن القلوب، ئاگادار بن دڵ و دەرونی ئینسان تەنها بە یادی خودای پەروەردگار ئارام دەگرێت. ئەو ڕۆ زانایانی بواری زانستی و دەرونی گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە دەڵێن باشترین دەرمان بۆ ساڕێژکردنی دڵ و دەرونی ئینسان بریتیە لە زیکر یادی خودای پەروەردگار. ئەدی چت دەوێ برام؟ ئەگەر ئايات و فەرمودە دەوێ ئەو ئايات و فەرمودە، ئەگەر زانیاری و زانستی سەردەمە دەوێ و بواری دەروونزانی دەوێت ئەوەش زانایانی زانستی و بواری دەروونزانی برام. دەی برام ڕووکە خوای پەروەردگار و زیکری خودای پەروەردگار. بۆیە چەند زانایەکی پسپۆڕی بواری دەروونزانی زۆربەی هەرە زۆری نەخۆشیەکانی دەستە دەگەڕنەوە بۆ تێکچوونی بواری دەرونی ئینسان و لایانی دەرونی ئینسان. ئەگەر ئینسان لایانی دەرونی مرتاح نەبوو، ئاسوودە نەبوو، قەلەق بوو، زۆربەی نەخۆشیە دەستەیەکانیش ئالەوە پەیدا دەبن. بۆیە خوای گەورە دەفەرمێت
ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا بەڕاستی هەر کەسێک پشت لە زیکر و یادی من کات، پشت لەو دینە کات، پشت لە خوای پەروەردگار بکات، ژیانێکی پڕ تەنگ و چەڵەمە و ناخۆش و ناڕەحەتی دەبێت لە ڕووی دەرونیەوە و هەروەها لە ڕووی دنیایی و لە ڕووی قیامەتیشەوە. برام وامەزانە ئەو کەسانەی کە غێرە موسڵمانن خۆیان بە خۆشحاڵ نیشان دەدەن، پێ دوابێ ئەوانە لە دەروونەوە مرتاحن. بەخوا برام لە دەروونەوە ڕووخاون، بەڵام ئەوە شتێکی کاتیە کە شەیتان فێڵیان لێ دەکات، خۆیان بە خۆشحاڵ و هەروەها دەرونیان بە ئاسوودە نیشان دەدەن. یەکێک لە گۆرانی بێژەکان دەگەڕێتەوە پێش ئەوەی کە تەوبە بکات بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. دەڵێ بەڕاستی کاتێک کە گۆرانیم دەوت خەڵک وای دەزانی کە زۆر دڵخۆشم و دڵ ئاسوودەم، وا خۆم نیشان دەدا لە لای خەڵک، بەڵام بەڕاستی لە دەروونەوە ڕووخاو بووم، دڵم زۆر ناڕەحەت بوو. کاتێک کە دەچوومەوە بۆ ماڵەوە زۆر نائاسوودە بووم، زۆر لە قەلەقی و دڵتوندبووندا دەژیام، کەچی لە لای خەڵک خۆم وا نیشان دەدا لە ئەو پەڕی خۆشحاڵی و کامبەرانیدام، بەڵام بەخوا لە دڵەوە ڕووخا بووم. کاتێک کە گەڕامەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو جا زانیم ئاسوودەی دڵ و دەرونی ئینسان لە چیدایە. برام وامەزانە ئەوانە دڵیان ئاسوودەیە، ئەوەی کە دڵی ئاسوودەیە تەنها ئینسانی ئیماندار و مسلمانە. برام بەهۆی زیکر و یادی خودای پەروەردگارەوە. کۆتا هەمین شت کە باسی بکەین، زیکر و یادی خوای پەروەردگار چەکێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی کە خۆمان لە شەیطان بپارێزین. تەنها بە یادی خوای گەورە دەتوانین خۆمان بپارێزین. پێغەمبەر دەفەرمێ وآمركم أن تذكروا الله، ئەمرتان پێ دەکەم کە زۆر زیکر و یادی پەروەردگارتان بکەن. بۆچی؟ چونکە دەفەرمێ نمونەی ئەو کەسەی کە زۆر یادی پەروەردگار دەکات، وەکو ئەوەی وایە دوژمن بەدوایەوە بێت، ئەویش بڕوات لە قەڵایەکی زۆر مەحکەم و دامەزرا و خۆی بشارێتەوە و دیفاع لە خۆی بکات، ئالەوێ بچێتە ناو قەڵایەک دوژمن نەتوانێت بەسەریدا زاڵ بێت. جا پێغەمبەر دەفەرمێ كذلك العبد لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله. ئابە و شێوازەیە ئینسان ناتوانێ خۆی لە دوژمن و لە شەیطان بپارێزێت، لەو دوژمنەی کە شەیطانە و دوژمنێکی زۆر بەهێزە، ناتوانێ خۆی بپارێزێت تەنها بە زیکر و یادی خودای پەروەردگار نەبێت. پێغەمبەر دەفەرمێ الشەیطان جاسم على قلب ابن آدم. شەیطان دێت و لەسەر دڵ و دەرونی ئینسان وەزوەسە دروست دەکات و دێتە ناو دڵ و دەرونی ئینسانەوە. جا پێغەمبەر دەفەرمێ فإذا ذكر الله خنس. ئەگەر ئینسان زیکر و یادی خوای گەورەی کرد، ئاگای لە خوای پەروەردگاری خۆی بوو، شەیطان خۆی ون دەکات و دەڕوا و نامێنێت. بەڵام وئیذا غەفەل وەسوەسە، بزانە ئەی ئینسان ئەگەر بێ ئاگا بووی، ئەگەر لە زیکر و یادی خوای گەورە بێ ئاگا بووی، ئەو کاتەیە شەیطان وەزوەسەت بۆ دەکات و تووشی ئەنواع و ئەشکال تاوان و گوناهت دەکات. خوا پەناماندات. برام کەواتە لە کۆتاییدا باوریابین بەر لەوەی کە پەشیمان ببینەوە ڕۆژێک بێت بۆ سبحان الله و بۆ دوور کەعات نوێژ پەشیمان ببینەوە با بە خۆماندا بچینەوە. برام مەعازی کوڕی جەبەل دەفەرمێت بەهەشتیەکان لە ناو بەهەشتدا خەمی یەک شتیانە و لە یەک شت پەشیمانن، ئەویش ئەوەیە لە سەعاتێک لە کاتێک کە ڕۆیشتووە لە تەمەنیاندا پەشیمانن کە زیکر و خودای زیکر و یادی خوای پەروەردگاریان تێدا نەکردووە، چونکە ئالەوێ دەزانن زیکر و یادی خوای پەروەردگار سبحان الله و ئەستەغفر الله و لا إله إلا الله چۆن پلەی ئینسان بەرز دەکاتەوە و باڵانسی ئینسان بەرز دەکاتەوە. برام لە بەهەشتدا ئالەوێ پەشیمانە. دەی ئەی ئینسان پێش ئەوەی کە لە دەستت بڕوات دوور کەعات نوێژ بەکەم مەزانە. برام ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بەلای قەبرێکدا ڕۆیشت و ڕەت بوو. پێغەمبەر فەرمووی من صاحب هذا القبر، کێ صاحبی ئەو قەبرەیە و ئەو قەبرەی کێ و خاوەنەکەی کێیە؟ گوتیان ئەی پێغەمبەری خوای ئەوەی فلان کەسە و فلانی کوڕی فلانە. دەی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ركعتان أحب إلى هذا من بقية دنياكم. دڵنیا بن دوور کەعات نوێش ئێستا لەلا ئەو پیاوەی کە لە ناو گۆڕدایە فەرمووی لە هەموو دنیای ئێوە لە لای ئەو پیاوەی خۆشەویسترە. واتە تێبگە ئەی ئینسان لە ناو گۆڕدا پەشیمان دەبیەوە، دوور کەعات نوێژت پێ گەورەترە لە هەموو مڵک و سەروەت و سامانی دنیا. ئەوەی کە لە دنیادا ئینسان هەموو شتێکی بۆ وەلا دەنێت، فەرمووی ئەو دوور کەعات نوێژە ئێستا لە لای ئەو پیاوەی کە لە ناو ئەو گۆڕەیدایە لە هەموو دنیای ئێوە لە لای ئەو پیاوەی خۆشەویسترە. بەر لەوەی کە ئەو ڕۆژەمان بەسەر بێت، بەر لەوەی کە بچینە ناو گۆڕ با بە خۆمان دابینەوە ئیمانی خۆمان بەهێزکەین،
زمانی خۆمان فێری زیکر و یادی خدای پەروەردگارکەین. برام کۆتایەکەی بە دوو تێبینی گرنگ دێنین کە یەکەمیان خوای پەروەردگار کە ئەو هەموو پاداشتەی داناوە لەسەر ئەو زیکرانە بۆ ئەوەیە کە ئێمە خوای پەروەردگار خۆشی دەوێن، دەیەوێت پلە و پایامان بەرز کاتەوە، دەیەوێت لێمان خۆش بێت، دەیەوێت پلەمان بەرز بێ، ئاگامان لە خوای گەورە بێ بۆ ئەوەی بێ ئاگانە بین، چونکە هەموو تاوانێک لە بێ ئاگایی ئینساندا دەست پێ دەکات. بۆیە با ئێمەش ڕوو بکەینە خوای پەروەردگار و خوای پەروەردگارمان خۆش بوێت. دووهەمینیان دەبێ وریابین کاتێک ئەو زیکرانە دەخوێنین ناوەڕۆک و داخوازی ئەو زیکرانەش جێبەجێ بکەین. دنا ئینسان بە زمان بیڵێت بەکردەوەش تاوان کات، بەڕاستی ئەو زیکرانەش وەکو پێی سوودیان نابێت. ئینسان وەختێک دەڵێت لا ئیلاهە ئیلا الله دەبێ بزانێ ئەو لا ئیلاهە ئیلا الله داوای چی لێ دەکات. وەختێک دەڵێت الله ئەکبەر دەبێ خوای گەورەت لە هەموو شتێکدا لە دڵ و دەڕووندا گەورەتر بێت. وەختێک دەڵێ سبحان الله دەبێ خوای پەروەردگار بە پاک ڕابگرێت. ئەنجا هەموو زیکرەکانی دیکەش بەو شێوازەیەن. وەختێک کە ئینسان دەڵێ ئەستەغفر الله دەبێ بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەوە وەکو ئەوە وایە کە ئینسان کەسێک بانگی کەسێک کا لە دوورەوە بڵێ فڵان کەس وەرە ئێرە بانگت کات، ئەتۆش بڵێ باشە ئەوە دێم، کەچی بەکردەوەش هەر لێی دوورکەویەوە پشتی تێکەی لە جاتەوەی کە ڕووی تێکەی. دەیبرام وەختێک کە دەڵێ سبحان الله، وەختێک کە دەڵێ ئەستەغفر الله، یعنی دەبێ بگەڕێەوە بۆ لای خدای پەروەردگار، دەبێ ئاگات لە سنوورەکانی خوای پەروەردگار بێت، دەبێ بە عەمەلیش داخوازی و ناوەڕۆکی ئەو زیکرانە جێبەجێ بکەی، ئەوجا ئەو زیکرانە ئەو کاریگەریان لە ژیانی ئینساندا دەبێت. دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، وامان لێ بکەی کە هەمیشە زمانمان بە زیکر و یادی تۆ پاراو بێت. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش بەهۆی ئەو زیکر و ئەو یادەی تۆ کە دەیکەین، یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی پلە و پایامان بەرزکەیەوە. یا ڕەبی خوایە سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. یا ڕەبی خوایە گیان لەو کەسانەمان نەگێڕی کە لە زیکر و یادی تۆ بێ ئاگا دەبن، خوایە لەوانەمان بگێڕی کە هەمیشە ئاگان لە زیکر و یادی تۆیە، ئەتۆش ئاگات لێن لە کاتی تەنگانە و ناخۆشیدا بەهانایانەوە دەچی. یا ڕەبی خوایە گیان بەهانای ئێمەشەوە بێ. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی کە ئیمانمان لە ئەو پەڕی بەهێزیدا بێ و بە ئیمانەوە بمان ژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی. یا ڕەبی خوایە گیان بە ئیمانەوە زیندومان کەیەوە، عاقبەت خێر و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.